ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا بە ڕاگەیاندراوێک سێگەری لای شەهیدی بەبیرهێنایەوە کە لە ساڵی 2018 شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە میلیتانانی فیدایی ئاپۆی پارتەکەمان پەکەکە ئارتەش ژیندار و ئارڤین بە ڕێز و شکۆ بە بیردەهێنینەوە کە لە تێکۆشانی ساڵی 2018 لە هەرێمەکانی پاراستنی مدیا باهۆی هێرشی دوژمنەوە شەهید بوون. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بەوەش دراوە کە لە کاتێکدا هێرشی دژوار لەسەر گەلەکەمان بوو هاوڕێیانمان بەشداری ناوڕێزەکانی تێکۆشانی ئازادی کوردستان بوون و بۆ ئازادی گەلی کورد هەموو قوربانیەکان خستە پێش چاوی خۆیان و دەستیان لا ژیانی کەسی خۆیان بەردا و ویستیان ببنە کەسایەتێکی دۆزی ئازادی کە لە هەموو گۆڕەپانێک هەوڵیاندا ئەرکی شۆڕژگەڕی خۆیان با شێوەیەکی سەرکەوت و پێک بهێنن. هەپەگە لە کۆتاییدا دەڵێت سەرخۆشی لە خانەوادەی شەهیدان ئارتەش ژیندار و ئارڤین و هەموو گەلی کوردستان دەکەین و بەڵێن دەدەین کە ئامانج و هیوای شەهیدان پێک دەهێنین. هەپەگە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستۆ تاڕوو. حەسەن ئۆزون بە ناسناوی ئارتەش ڕۆژاوە لە مێردین لەدایک بوو لە 27 تەشرینی یەکەمی 2018 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هەروەها فاتما کایە بە ناسناوی ژیندار تەندەرۆک لە وان لەدایک بوو و لە 10 نیسانی 2018 لە خواکۆرگ شەهید بووە. شیرین ئیشک بە ناسناوی ئارڤین چراڤ بۆتان لە شەرناخ لەدایک بوو لە 10 نیسانی 2018 لە خواکۆرگ شەهید بووە. سەدان پێشەنگی کۆمەڵگا سیاسەتمەدار یاساناس ئاکادمیسیان پزیشک ڕۆشنبیر سەرۆکۆز و خێڵەکان هەروە چالاکوانان و کەسایەتی ئاینیەکان لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هەرێمەکانی دیکەی سووریا وەک لازقیە تەرتوس سوەیدا حۆمس حەڵەب و دیمەشق بەشداری کەمپینیان کرد و داواکاری خۆیان بۆ دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دەربڕی. بە پێی ئەو زانیاریانەی کاوتەبێژی دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلانی سووریا فەرزەندا مۆنزۆر کە بە ئاژانسی هەواڵی ئانها هاوار ڕایگەیاندووە لە نێوان 21 بۆ 30 ئاب زیاتر لە 800 واژۆ تۆمار کراوە. فەرزەندا مۆنزۆر ئاماژەی بۆ وشکرد کە دەستپێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلانی سووریا و دەستپێشخەری پارێزەرانی سووریا لە 1 ئەیلول ڕاگەیاندراوێک سەبارەت بە کەمپینەکە بڵاو دەکەنەوە. جێ ئاماژەی کەمپینی دەمەوێت دیدار لەگەڵ ئۆجەلان ئەنجام بدەن لەلایەن دەستپێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلانی سووریا و دەستپێشخەری پارێزەرانی سووریا بۆ پاراستنی ڕێبەر ئۆجەلان ڕێکخراوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە هێرشەکانی سوپای تورک کە لە نێوان ڕۆژانی 8 سیوێکی ئاب بۆ سەر هێزەکانی گەریلا لە هەرێمەکانی پاراستنی مدیا ئەنجامدراوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە 8 ئاب گۆڕەپانی بەرخۆدانی سەریمەتینە 4 جار بە چەکی قورس بردومان کراوە. هەروەها دەشڵێن لە 9 ئاب داگیرکەران هەوڵیاندا لە شوێنێکی نوێ لە گۆڕەپانی بەرخۆدانی سەریمەتینە لە هەرێمی مەتینە خۆیان جێگیر بکەن و بە چەکی قۆش تۆنێلەکانیان بردومان کرد و گەریلاکان با شێوازی تەکنیکی وەڵامی داگیرکەرانیان دایەوە. هاوکات لە 11 ئابیش گۆڕەپانی دەشتی کافیە لە هەرێمی گارە 5 جار بە چەکی قورس بردومان کراوە و هەپەگە ڕاشی گەاندووە لە 8 و 19 ئاب گۆڕەپانی بەرخۆدانی شاخی بەهار لە ڕۆژاوای زاپی هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ 3 جار بە چەکی قورس بردومان کراون. باس لەوەش دەکرێت کە لە نێوان 8 سیوێکی ئاب فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیها و سیها باچڕی بەسەر ئاسمانی هەرێمەکانی زاپ مەتینە خواکۆرگ و گارە و قەندیلدا سوڕاونەتەوە و سی خوڕیان کردووە. چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە کاژێر 11 باکاتی ناوخۆ ئەمڕۆ هێرشیان کردوتە سەر ناوچەکانی دەوروبەری گوندی تەلەبان کە دەکەوێتە ڕۆژاوای تەلتەمەر. هاوکات ئەو ناوچانەی کە هێرشیان کراوەتە سەر لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئەنجومەنی سەربازی تەلتەمەردایە و هێزەکانی ئەنجومەن دەست بەجێ وڵامیان داوەتەوە و هێرشەکەیان تێکشکاندووە. هەروەها ئەنجومەنی سەربازی تەلتەمەر ڕایگەیاند لە بەرامبەر هەر جۆری هێرشێک بۆ سەر ئاسایشی گەلەکەمان تێکۆشان دەکەین.
ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شەنگال بابۆنەیەکی ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتی سبەی ڕێپێوانەیەک ئەنجام دەدا. ئەنجومەنەکە داوای لە کۆمەڵگەی سەدی و عەرەبەکانی شەنگال کردووە لا 1 ئەیلول بەشداری لا ڕێپێوانەکە بن کە لە کاتژمێر 4 پاشنیوەڕۆ با کاتی ناوخۆ دەست پێ دەکات. هەروەها ڕاگەیاندراوەکە لە بەردەم بینای ئەنجومەنی خۆبەڕێوەبەری لە دەرگەلێ کۆ دەبنەوە و بەرەو باخچەی ڕێبەرئۆجەلان ڕێپێوان دەکەن، لەوێ ڕاگەیاندراوێکیش دەخوێنرێتەوە. دوای ڕێپێوانەکە لە باخچەی ڕێبەرئۆجەلان لێدوانێک دەخوێنرێتەوە و داوای ئازادی جستەی ڕێبەرئۆجەلان دەکرێت. سەرچاوێکی فەلەستینی کە لەگەڵ تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە قسەی کردووە ڕایگەاندووە وتەبێژی لێواکانی عەزەدین قاسم باڵی سەربازی حەماس ئەبوو عوبەیدە لە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلدا کوژراوە. ڕایگەاندووە کە عوبەیدە دوێنێ شەو لە باڵەخانەیەک لە شاری غەزە کراوەتە ئامەنج. لە لایەکی تریشەوە حەماس کوژرانی یەکێک لە فەرمەندە باڵەکانی محەممەد سنیوەر با شێوەیەکی فەرمی پشتڕاست کردوێتەوە و بزوتنەوەکە. ئێواری ڕۆژی شەممە دیمەنێکی بڵاو کردوێتەوە سنیوەری باش شەهید ڕاگەاندووە. سوپای ئیسرائیل و دەستگای هەواڵگیری ناوخۆ شین بەت لە ئۆپراسیۆنێکی هاوبەشدا لە مانگی ئایار لە ناوەندی فەرماندەی ژێرزەمینی لە ژێر نەخۆشخانەی ئەوروپی لە خان یونس لە هەڵکوتانە سەردا سنیوەریان کوشتووە. محەممەد سنیوەر برای سەرکردەی حەماس لە غەزە یەحیا سنیوەر بوو. یەحیا سنیوەریش 7 مانگ لەمەوبەر لە ئۆپراسیۆنێکی ئیسرائیلدا کوژرا و سوپای ئیسرائیل لە کۆتایی مانگی ئایاردا کوژرانی محەممەد سنیوەریشی ڕاگەاند، بەڵام تا ئەمڕۆ حەماس با فەرمی پشتڕاستی نەکردبەوە. ئاژانسی هەواڵی تەسنیم لە هەزاری سوپای پاسدارانی ئێرانەوە سەبارەت بە کوژرانی چەند فەرماندە و ئەفسەرێکی ئێران لە بەغدا ڕایگەاندووە. ئەو هەواڵانەی کە باس لە هێرشێکی سەربازی لە بەغدای پایتەختی عێراق و بە ئامانجگرتنی ژمارەیەک ئەفسەری ئێرانی دەکات ڕەت دەکەینەوە و دووریشە لە ڕاستیەوە دەشڵێن لەم دوایانەدا هیچ ڕووداوێکی ئەمنی لەم جۆرە لە پایتەختی عێراق ڕۆی نەداوە. هاوکات میدیا و سوشیال میدیاکانی عێراق سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر عێراق زانیاری جۆرە جۆر دەخەنە ڕوو. ئەو کات کەناڵ 12 ئیسرائیلیش باسی لەوە کردووە کە هێرشەکە لەلایەن ئیسرائیلەوە ئەنجام دراوە و سەرچاوە نافەرمیەکان لە باکووری بەغدا هەواڵی هێرشە ئاسمانیەکانیشیان بڵاو کردوێتەوە. جێئاماژەیە وەزارەتی ناوخۆی عێراق ببوورن ڕەتی کردەوە هیچ هێرشێک بۆ سەرفڕۆکەخانەی بەغدا ڕووی دابێت و دەشڵێن بەغدا ئارامە و هیچ ڕووداوێکی ئەمنی تیایدا ڕووی نەداوە. هەڵمەتی بەرگری لا شەریفە محەممەدی لە ڕاگەیاندراوێکدا لەبارەی بەدواداچوونی کەیسی شەریفە محەممەدی زیندانی سیاسی سزادرا و بە سزای لە سێدارەدان لەلایەن ڕێکخراوی لێکۆڵینەوە و دۆزینەوەی ڕاستیەکانی سەربەنێتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە. ڕێکخراوەکە نامێکی فەرمی بۆ نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتووەکان نردووە و تیایدا ئاماژەی بە چەندین پێشەلکاری گەورە لە پرۆسی دادگایکردنی نادادپەروەرانە لە ئێران کردووە. هەروەها ئاماژەشی بە کەیسی شەریفە محەممەدی کردووە و دەشڵێن کەیسی شەریفە بۆتە سەرنجی دامەزراوە نێودەوڵەتیەکان و ئەو نادادپەروەریانەی لە کاتی دەست بەسەرکردن و لێپرسینەوە و پرۆسی دادگایکردنیدا ئەنجام درراوە. دەشڵێن شەریفە تەنها بە هۆکاری ئاشتی خوازانە و چالاکیە کۆمەڵایەتیەکانیەوە ڕوبەڕووی سزای لە سێدارەدان دەبێتەوە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە فشاری زیاتر ڕێگری لە جێبەجێکردنی ئەم بڕیارە نامرۆڤانەیە بکات و فشارەکان بەردەوام بێت لە چاودێریکردنی پرۆسەکەدا. سەبارەت بە دەستکردن بەسەر ژمارەیەک مڵکی کۆمپانیاکانی نالیا و چاوی کە خاوەنداریەتەکەی دەگەڕێتەوە بۆ شاسوەر عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەڕێوەبەراتی گشتی بانکە بازرگانیەکان و وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی کاربەڕێکەری کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردووەتەوە و ڕاگەیاندووە بەهۆی کەڵەکەبوونی قەرزەکانی کە گەیشتووەتە نزیکەی 92 میلیارد دینار شاسوەر عەبدولواحید دەستگیر کراوە و دەست بەسەر 6 کۆمپانیای نالیا و چاوی گیراوە. هەروەها ڕاشنگیاندووە کە مڵکەکان لە زیادکردنێکی ئاشکرادا دەفرۆشن.
عمید مقداد میری وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق سەبارەت بە هۆکاری دەستگیرکردنی دەیان کەس لە پارێزگای میسان ڕایگەاندووە لە پارێزگای میسان لەم دوایانەدا تەشەنەکردنی تونند و تیژی عەشایری و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زیادی کردو بۆیە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و وەزیری ناوخۆ ڕێنمایی دەستپێکردنی هەڵمەتێکی ئەمنیان بۆ نەهێشتنی ئەم دیاردانە دەرکردووە. ئەماژە بۆ زێکا کە دوێنێ هێز ئەمنیەکانی عێراق گەیشتنە پارێزگای میسان و چەند ئۆپەراسیۆنێکیان ئەنجامدا ئەرکی ئەوان گەڕانەوەی ئارامیە بۆ شارەکە و تیژی هێز ئەمنیەکان 137 تۆمەتباریان دەستگیر کردووە. لە کۆتاییشدا وتی داوا لە هاوڵاتیانی پارێزگاکە دەکەین پشتیوانی لە هەڵمەتەکە بکەن و هاوکاری هێزە ئەمنیەکان بکەن بۆ دەستگیرکردنی تۆمەتباران و چەتەکان و هاوکارانیان بە مەبەستی گەڕانەوەی ئارامی بۆ میسان. هەروەها وتیشی ڕێگە نادان ئاسایشی هاوڵاتیان بکرێتە ئامانج. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.